وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بە واژۆی کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی داواکاریەک ئاراستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەکات. وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانی خۆت پاڵین ئاراستی وەزیری هەرێم کراوە. تێدا هاتووە کە لیژنەی پێداچوونەوەی ڕەشن سیاسی پاراستنی مافەکانی منداڵ لە هەرێمی کوردستان لەسەر یاسای ژمارە 5 ساڵی 2022 یاسای هەموار کراو لە هەرێمی کوردستان بەڕوونی ئاماژەیان بۆ کردووە لەگەڵ ئەو یاسایدانین و هەوڵی خۆیان بخەنەگەر بۆەوەی کە هەڵی بۆشێنەوە لەبەرەی بەگشتی باز لەو دەکرێت کە پێچەوانی مافەکانی منداڵە هەروەک لە تێبینیەکانیشدا هاتوو بەڕوونی خراوەتە ڕوێمە گفتوگوی زیاتر لەسەر و بابەتاکەین بۆ بزانین ئەو هەمواری ڕەشنەوەی سیاسایی کە هەیە چی لە خۆ دەگرێت و بۆچی پێچەوانی مافەکانی منداڵن وا لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە ڕەت دەکرێتەوە و دەیانەوێت گۆڕانکاری تێدا بکرێت. ئێمە سەبارەت بەم بابەتە میوانێکمانێکە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە جەنابیان هادی عەلی بەرپرسی هۆبەی مافوو داواکاری لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. کاکادی سڵاو دەبێت بەیانیت باش بێت. دەمێت بپرسم کاو ڕەشن سیاسایی کە بۆم ساڵ هەموار کراوەتەوە تایبەت بە یاسای مافەکانی منداڵ چی لە خۆ دەگرێت و پێچەوانەی مافەکانی منداڵە و بۆچی لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە ڕەت دەکرێتەوە؟ سەلام لە ئێوەی بەڕێزیش. سەبارەت بەو یاسایە فەرموو جەمالێتە فەرموو. بەڵێ تەسویرەکە تاخیرە. سەبارەت بەو یاسایە ڕەت دەکرێتەوە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەبەرەوەی پێچەوانەی بەڵگەنامەکانی مافی مرۆڤ و هەر بە پێچەوانەی بۆچوونەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە. ئەوەش بە سێ خاڵ باسی دەکەین. خاڵی یەکەم لە ئێستاکە بەڵێ لە ئێستاکە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کار لەسەر ڕەشنووسی یاسای مافی منداڵ دەکاتن و تقریباً نیوەی تەواو بۆ نیوەی زیاتریش یەک لەو بڕگانەی کە بەتەمای نەجێگیری بکەین لە یاساکە ئەوەیە لە زیاتی سزاکانی کە سەپێنراوە بەسەر منداڵ سزای جێگرەوە یان جێگرەوەی سزا دابدرێتن بۆ ئەوەی کەرامەتی منداڵ بپارێزیتن و لایەنی نەفسی و دەرونی ئەو منداڵە بپارێزیتن لە زیاتی ئەوەی لە ناو چاکسازیەکان بمینێتەوە سزای جێگرەوەی لە بۆ دابدرێتن کە ئەو منداڵەیە بتوانیتن خزمەتێک بە کۆمەلگا پێشکەش بکاتن یان کارێک بکاتن یان لە ژێر چاودێریەک دابیتن و بگەڕێتەوە ناو خێزانەکەی بە زووترین کات و تێکەڵی ناو چاکسازیەکان و زروفی چاکسازیەکان نەبیتن کە ڕەنگە تێکەڵ بیتن زیاتر لایەنی دەرونی ئازار بچێشیتن و هەروها تووشی تاوانبارانی تکە بیتن. ئەوە یەک. خاڵی دووەم ئەو یاسایە دەرکرایە بەبێ ئاگاداری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و هەروەها ئەو وەزارەتە پەیوەندیدار و لایەنە پەیوەندیدارەکان. ئەوەش لە ڕێکارەکانی دەرکردنی یاسا دوورە بۆیە پێویست بوو کە وەزارەتی کار پەیوەندێکی پتەوی هەیە لەگەر منداڵ هەم لە منداڵ کە لەدایک دەبیتن و منداڵی ناکام و کارکردنی منداڵان لە یاسای کار و هەروەها ئەو منداڵانەی کە تاوان ئەنجام دەدەن کە زۆربەی هەمویان دێنە لای ئێمە دێنە ناو چاکسازیەکان معاملەیان لەگەر دەکرێتن لەگەڵ ئەو توێژەرانی کۆمەڵایەتی و هەروەها بەڕێوەبەرانی چاکسازی. بۆیە پێویست بوو ئەو یاسایە دەربکرێتن بە هەماهەنگی وەزارەتە پەیوەندیدارەکان و لایەنەکانی پەیوەندیدار. بەڵام ئەو لە ئەوە نەکرا وەزارەت هیچ ئاگای لەوەی نەبوو هەتا یاسایەکە دەرچوو. خاڵی سێیەم لە هۆیەکانی دەرچوونی ئەو یاسایە باسی ئەوەی دەکرێتن کە ئەو یاسایە لە هۆیەکانی دەرچوون تا ماوەی دوورکەوتنەوەی منداڵ لە ناو خێزان کەم بکرێتەوە. ئەوەش کە تەمەشای یاسایەکەی دەکەی پێچەوانەی ئەو بڕگەیەیە ئەو مادەیە دەبیتە هۆی دابڕانی ئەو منداڵە لە ناو خێزان زیاتر دابڕان لەبەرەوەی دوو مادەی تێدایە مادەکان ئەو تەدابیری ئەوەکەیان زیاد کەمانەوە لە ناو خانەی
لە ناو خانەکان لە ناو قوتابخانەی شیاندن زیاتر دەکاتن هەر لەبەر ئەو سێ هۆیە وەزارەت ڕەتی دەکاتەوە. باشە کاگادی چی ئەکەن ئەو ڕەشێنانەی کە ئەیگرنە بەر چییە بۆی کە یاساکە با بڵێن پرۆژە یاساکە یا خۆڕەژنووسەکە بەو شێوازە نەڕوا و نەبێ بە یاسا و تێنەپەڕێ؟ لە یەکەم شت کە وەزارەت کردیتی ئەو نووسراوەیە لە بۆ ئەنجومەنی وەزیران بەرزی کردەوە کە نیگەرانی خۆی دەردەبڕی و ئەو یاسایە سەر لەبەری ڕەت دەکاتەوە و هەروەها پەیوەندی لەگەر لایەنەکانی تکە دەکاتن کە وەزارەتی داد و ئەنجومەنی دادوەری و هەروە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ بۆ ئەوەی پێکەوە بتوان ئەو یاسایە ڕەت بکەنەوە لەبەر ئەو یاسایە شتێکی نوێی پێشکەش نەکردی ئاسانکاری پێشکەش نەکردیە بەڵکو زەحمەتکاریەکی زیاتری پێشکەش کردیا و گەڕانەوەیە لە بۆ دواوە پێویست بوو لەگەر ئەو زروفە و ئەو بارودۆخەی ئێستای جیهان بەرەو پێشتر بچیتن یاساکانی منداڵ زامنتر بکرێتن دوورکردنەوەی لە خێزان کەمتر بکرێتەوە و سزای جێگرەوە دابدرێتن لە جیاتی ئەوەی دوورکەوتنەوە لە خێزان. باشە کاکادی تا چەند گرنگە یاسا نیشتیمانیەکانی تایبەت بە مافی منداڵ گونجاو بێت لەگەڵ یاسا نێودەوڵەتیەکان بۆ پاراستنی مافی منداڵان و لە هەرێم تا چەند ئەوە تەطبیق کراوە؟ ئێستا وەزارەت ڕەشنووسی مافی مرۆڤ ئامادە دەکات مافی منداڵان ئامادە دەکات ئەویش بە هەماهەنگی لەگەر ڕێکخراوی یونیسف ڕێکخراوی نێودەوڵەتی یونیسف هەتا لەگەر ئەوەی گونجاو بیتن ئەو یاسایانەی کە دەری دەکرێتن زیاتر لەگەر ئەو بەڵێننامە نێودەوڵەتیانە ئەو داواکاریە نێودەوڵەتیانە گونجاو بیتون لای نەداتن لەبەر ئەوەی ئێستاکە سەرزەوی هەمووی پەیوەندی پێک هۆیە و هەمووی لێک نزیک بوویتەوە پێویستە ئەو مافانە مافی منداڵە مافی کرێکارانە ئەوانەیە زیاتر یەک بخرێتەوە نزیک بکرێتەوە ئیلا لە چەند بابەتێک کەم کە پەیوەندی بە وڵاتان دەبیتن کە بتوانیتن تایبەتمەندی خۆی هەبیتن. باشە کاگادی بە تەسەوری تۆ دەرەنجامی ئەم هەوڵانە بەکوێیەکە ئەوەیە کە خواست و ویستی ئێوەی تێدا جێگیر دەکرێ؟ بەڕای من لەبەر ئەوەی ئەو یاسایە کە دەرکرایە بەڕاستی زۆربەی ئەو لایەنە ئاگادار نەبووینە بە پەلەش دەرکرایە بۆیە هەڵەی زەقی لێ ئەنجام درایە لە ناو ئەنجام درایە بۆیە ئەنجومەنی وەزیران بەڕئی من پەرلەمانی بە ئاسانی دەتوانن ئەو یاسایە ڕەت بکەنەوە و لەبەر ئەوەی هەر دژی پەیماننامەکانی مافی منداڵیشە ئەگەر نا دەکرێت زیاتر لە ئیعلام و لە ئەوە باسی بکرێتن ڕێکخراوەکانی مافی منداڵیش زیاتر بێنە سەرخەت لەگەر وەزارەتەکە پەیوەندیدارەکان زیاتر پاڵەپۆست و بخەنە سەر بۆ ئەوەی ئەو یاسایە ڕەت بکرێتەوە. کاکادی لە کۆبوونەوەی دوێنێ ئەنجومەنی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە بەشداری ئەندامانی ئەنجومەنی چاودێری نێوجوانان و کۆمەڵێک بەڕێوەچوو کۆمەڵێک بڕیار و ڕاستپاردا لە کۆبوونەوەکەدا دران گرنگترینە و ڕاستپاردانەی کە لە کۆبوونەوەکەدا دران یاخود بەدەست هاتن چی بوون؟ وڵا ئەمن لە کۆبوونەوەکەی نەبوومە ئاگام لێ نەبووە داوای لێبردن دەکەم کەواتە پێویستە چی بکرێت پێویستە چی بکرێت بۆی کە مافەکانی منداڵان بەو پێیکە لە بەیاننامە نێودەوڵەتیەکانیشدا هەیە بتوانرێت لە هەرێمی کوردستانیش بەو شێوەیە جێبەجێ بکرێت بۆ نمونە دەبینین کە منداڵێکی زۆر ڕۆژانە دەبینین لەسەر جادەکان کار دەکەن یا خۆت سوال دەکەن ئەمانە کەم بکرێتەوە ڕێگری لەوە بکرێت چیتان کردو وەکو وەزارەت بۆ ئەوە؟ وەکو وەزارەت ئێستا ئەوانە سوالکردن و ئەوە بەڕاستی قەدەغەیە ناکرێت منداڵ ئیزنی بدرێتن و بێتە سەرجادە واز لە خوێندن بێنێتن و سوال بکاتن بەڵام لە ئەو یاسایی کە وادای دەڕێژین و ئەو ڕەشنووسە یاسایی باسی ئەو خاڵانە هەمووی جێبەجێ کرایە کە باسی ئەوەی دەکات سوالکردن و
ئەو دوورکەوتنەوە لە قوتابخانە و دابڕان لە قوتابخانە ئەوانە ڕێگری لێ بکرێتن بتوانانی ئەو منداڵەیە ژیانەکی تەبیعی ژیانەکی ئاسایی خۆی پیادە بکاتن. باشە زۆر سپاس بۆ هادی عەلی کە جەنابیان بەرپرسی هۆبەی مافوداوەکاری لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی بوون. سپاس بۆ ئامادەبوونت